بەناوی خوای گەورە و میرەبان ئەزیزانی خۆم خوشک و برابەڕێزەکانم سڵاوی خواتانە هەموو لایە بەخێر بن بەسەر چاو سوپاسی هەموو ئەزیزاناکەین کەم سیمیناریان ڕێخست سوپاسی ئامادەبوونی جەنابتانەکەین پێش هەموو سوپاسەکان سوپاسی خوددا دەکەین کە لەش ساغین کە تەندروستین لەگەڵ منا بیر بکەنەوە سوپاسی خوددا بکەن کە ئەم ڕۆژی جومعەیە ڕۆژێک نییە لەو ڕۆژانەی کە لە سەرەیا بیت و لە جەدوەلا بیت کەی سەرەی عەمەلیاتت بێت یان سەرەی عیلاجی کیمیاویت بێت یان سەرەی عیلاجی تیشکت بێت کە من ئەزانم خەڵکێک هەیە هەفتە ئەژمێرێت کەی سەرەی تیشکەکەی بێتەوە کەی سەرەی ئەوەی بێتەوە لە ڕیزا و لە ڕیزبەندیە زوو عیلاجەکانی وەرگرێت. من تەنها ئەمەوێ بیرتان خەمۆک و دکتۆرێک ئەم دەقەی کە تۆ دانیشتووی سەیری من دەکەی خەڵکێک هەیە بە من بە فڵان بە فیساری و تۆ دکتۆر خێرتەگا ئەگەر کەسێک هەبوو ئامادە بوو گورچی لەی خۆی بفرۆشێت یان بیبەخشێت بە تایبەتی ئەو ناقص بێت تا دوو دەفتەریش بێ کێشە نییە ئەگەر بە قەرز و قۆڵش بێ کۆی دەکەینەوە. ئەم دەقەم من قسە لەگەڵ جەنابتان ئەکەم ئەگەر تۆش نایناسی من خەڵک ئەناسم بە یەکێ لە سەبەبەکانی جا یان هیپەتایتس سی یان بی هەیە کە جۆرێک لە ئیلتیهابی جگەرە و هۆکارە بۆ بە مۆمبوونی جگەری تا 4 دەفتەر بۆ 5 دەفتەر ئامادەیە جگەری خۆی لا بدەن و جگەرێکی بۆ بخەنە شوێنەوە و بە دڵنیاییەوە ئەگەر بچێ بۆ هیندستان و بێتشەوە جاروە بە 5 دەفتەر 6 دەفتەر تەواو نابێت. بۆیە ئەو دەقەی کە تۆ دانیشتوویتەوە بە قاچی خۆت هاتووی بە دەستی خۆت هاتووی ئەم ێوارەیە بە دەست و قاچی خۆت نانوت و ئاو خواردووە و هاتوویتەوە و سەردانت کردووە بۆ خۆی نیعمەتێکی زۆر گەورەی و حەقی خۆیەتی کە هەمومان پێی بزانین. ئەزیزان ئەم ژماری کە لە بەرچاوتانە لە زۆر جار لە سایت و پەیجەکانە بڵاوە بێتەوە جا ساڵانە دەگۆڕێت 12,000 مارە بڕین 8,000 تەلاق 12,000 مارە بڕین 8,000 تەلاق چی ئەگەیەنێت؟ لە وڵاتێکە هەمومان خۆمان بە موسڵمان ئەزانین لە وڵاتێکە بە هەر کەسێک بڵێ کافر ئەژدادت ئەسووتێنێت و بە عایلە و بە عەشرەتەوە ئامادەی شەڕ لەسەر بکات خۆی بە موسڵمان و بە عایارە 24 ئەزانێ. ئەی باشە بۆچی موسڵمانەتی و دینداری ئەوەندە تۆخ نەبووەتەوە لە ناومانەکە ئەم هەموو ڕۆژ بە ڕۆژ خیانەت زۆرە بێت. لەولاوە لە پڕێک دکتۆرێکی بەڕێز دەڵێت ئافرەتێک هات بۆ لام و شەکوای ئەوە دەکات دەڵێ مامۆستا چی بکەم فریامان کەوە ژن گۆڕینەوە هەیە دوو لە ڕووی جەنابتان و بینەر و بیسەر لە کۆمەلگایەکە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ خیانەتی ژن و مێرد زیاتر دەبێت کێشە زیاتر دەبێت کەواتە ڕاستە ئێمە وەکو موسڵمان و دیندار ئێمە لە زۆر کەس باشتر و چاکتر و مەزبوطین بەڵام خۆ دەبێت وەکو دین خەمێک لەو خەڵکەش بخۆین خەمێک لەو میلەتە بخۆین خەمێک لەو ژیانی ئەو کەسانە بخۆین. ئەگەر خەڵکێک وەکو مامۆستا باسی کرد وەکو کاکە پێشەکەی باسی کرد کە لە تێکدانیەتی ئێمە دەبێت ئیش لەسەر ئەوە بکەین چۆن ئەم خێزانانە باش و چاک و مەزبوط بێ و لێشتان ناشارمەوە بەشێکی ئەو کچانە یان ئەو کوڕانی تووشی غەڵەت دەبن تووشی خیانەتە بنیان تووشی هەڵە دەبیان تووشی جیابوونەوە دەبن تحقیقی لێ بکە دایکی ئەهلی نوێژە باوکی ئەهلی نوێژە خوشک و براکانیشی باش ئەی بۆ ئەمان لارن ئەی بۆ ئەمان گێڕن یان پەروەردەکەی ناتەندروستە یان هۆڵمان نەخواردووە یان مشورمان نەخواردووە کەم ڕۆباسی دەکەم. بۆیە جێگەی پرسیارە ئایا بە جددی ئێمە لە تەواوەتی لە دین تێگەشتوین؟ لەگەڵما بپرسن ئایا لە دین تێگەشتوین؟ من پرسیارەکەم ئایا ئێمە دەزانن کلیلەکانی خۆشبەختی خێزان چییە کە من ئەمڕۆ هەوڵە دەم دە 12 کلیلێ بۆ جەنابتان باسکەم ئەو کلیلانە چییە؟ یەکێک لە دواوەڵێ تەشتی پڕ ئاشتی مارە لەم ڕاستت نەکرد هەندێ ماڵ ئەناسم هەتا دەوڵەمەنە خراپترە ئافرەتەکە سوێن و قورئانە خواڵێ هەتا نەبوو بووین باشتر و چاکتر بۆم پیاوەم خیانەتی ناکرد هەتا نەبوو بووین ئەم پیاوە چاوبەشقەڵەی ناکرد بەعکسیشەوە پیاوەکەشە دوێنە مەڵە کاکتۆر هەتا معاشمان نەبوو ئەم ژنە شەڕی پێ نافرۆشتم کەوتی بۆتە خاوەن معاشی خۆی و من و تۆتۆکە ئەمە هی منە و ئەمە هی تۆیە و ماڵ جیاکاتە و سفرە جیاکاتە و دەخیلەی جیاکردوتەوە و پارەی جیاکردوتەوە کەواتە ئەوە زەمانێک بوو ڕاستە ئێستش ڕەنگە بەشی خۆی تا ڕادەیەک زۆر جار بۆ هەندێ ماڵ ڕاست بێت تەشتی پڕ ئاشتی ماڵە بەڵام من محامێکی بەڕێزی برادەرم هەیە لە کاک دکتۆر ڕێژەی تەلاق زۆر دێتە لای من بەس باوەڕکە لە دەیان یەک بە هۆکارەکەی فەقیری و هەژاریە سوێن ئەخواڵە بیرم نایە لە شاری سلێمانی ئافرەتێک گوتبێتی بۆیە جیابمۆ لەم پیاوە لە بەرۆی پارەی نییە بیرم نایە پیاوێک گوتبێتی بۆیە ئەم ژنە تەلاقە دەم پارەم نییە
ئەو پەڕەکە وتێتی ژنەکە لە ماڵی باوکت با تا تۆزێ ژیانمان خۆشە بێت یان بەعەکسە وتێتی پیاوەکە تۆ لە ماڵی خۆت من لە ماڵی خۆمە تا تۆزێ وەزعمانە بیان لە ماڵی غەزورم یان لە ماڵی دایکم ئەژینە تا تۆزێ باشە بن کەواتە کلیلی تر هەیە من هەوڵە دەم دە دوانزە کلیلێ بۆ جەنابتان باسکەین بۆی بە جوانی مەزبوطی مانگی ڕەمەزان لە پێشە ئایا مانگی ڕەمەزان تەنها یەک مانگە و تەواو بێ بەڕێی بکەین من پرسیار لە جەنابتانەکەم ئایا لە ڕەمەزانانە کۆمان دەبێتەوە و کۆ دەبینەوە و باشە بین و خۆمان تون و تۆڵەکەین ئەی بۆ دوای مانگی ڕەمەزان وەکو پێویست نابین بۆ دوای مانگی ڕەمەزان دۆستی قورئان نین بۆ دوای مانگی ڕەمەزان دەرز و دەورمان نییە بۆ دوای مانگی ڕەمەزان باشە من پرسیارێکەکەم لەو خوشکانەی سەر بەشێکی زۆری خوشکانە خوای ڕەمەزان و خوای دوای ڕەمەزان و پێش ڕەمەزان هەمان خوا نییە یان گاڵتەمان پێمەکە و گاڵتە بە دین مەکە یان بۆچی پۆشتەیت و دوای پۆشتەی نامێنێ بۆچی دیندارین و دوای وەکو پێویست نامێنێ بۆ گەنجەکان کە گەنجێکی زۆر ئەمڕۆ ئامادەیە ئەگەر خوددا هەر خوددایە و چواروەرزە و ساڵ دوانزەی مانگ و هەر ئەم خوایە دەسەڵاتێک و گەورە و عەزیمە ئەگەر خواد وەکو پێویست ناسیوە کەم خوایە لە هەموو شوێنێکەیە بڕۆ بۆ ئاسمان بڕۆ بۆ ڕێسمان بڕۆ بۆ مەریخ بڕۆ بۆ زوهرە ئەسەن بەداخەوە بەڕێزان ئەگەر تۆزێک لە ئەستێرە ناسی بخوێنەوە اینجا ئەزانیت کوڕێمە هەر زۆر داماوین ئەم زەویەک ئەوەنە بچووکە هەر هیچ نییە گەڕێکی بچووک بە خۆی و بە ئەمریکا و بە غەرب و شەرقەکەیەوە بچووکە زۆر بچووکە بڕۆن بەراوردی کەن بزانە حەجمی زەوی بەراوردن بە موشتەری و بەراوردن بە زوحەل و بەراوردن بە ئەستێرەکانی تر بزانە چەندێک بە کۆمەڵە ئەستێرەکانی تر چەندێکە زۆر بچووکە زۆر ینی بڕواتان بێوەکو بڵێ نوقتەیەک دابنی لەم کەوکەبەیە و لەناو ئەم شاری خەلیفانێ نوقتەیەک دوو نوقتە دابنین ئەمە زەویەکەی من و تۆیەکە کۆمەڵێک پەیدا بووە بە ناوی فرعون و کۆمەڵێک پەیدا بووە بە ناوی توغیان و کۆمەڵێک پەیدا بووە بە ناوی ئەنواع ئەشکال شتەوە سەرەکەی وا تەسەوورە کات ئەو بە شەرتێ مەلیکی شارێکە مەلیکی مەملەکەتێکە مەلیکی قاڕەیەکە کاکەوا مەلیکی هەموو زەویش بێ زەویەکە خۆی هیچ نییە زەویەکە هیچ نییە هەروەکو وا بێ بڵێ پارچەیەک عەرزی تەجاوز لەم هەموو شارەوانی سۆران و خەلیفانێت چیە بەخوا بەقەت ئەوەش نابێت و ئاستی ئەوەشی نییە و نرخی ئەوەشی نییە بەڵام مرۆڤەکان بەداخەوە کەم تا زۆر خواکانی خۆمان وەکو پێویست نەناسیوە ئایا ئێمە زانیومانە ئەم خوایە چەند بە قووەت و بەهێزە کە دوایی لە خاڵێکا باسی دەکەم ئایا هەر بە جددی زانیومانە ئەم خودایە بەسەر هەموو شتێکا زاڵە باوکێک ئەڵێ دایکێک ئەڵێ کاکتۆر ئەم پیاوەی من زۆر سەیرە ئەڵێ چەند جار گوێم لێ بۆ بە مناڵەکان ئەڵێ چی پارەت نەبێ کەس سەلامت لێ ناکات پارەت نەبێ کەس بە پیاوت نازانێ ئێمە زۆر خراپە ئەمە پەروەردەیەکی زۆر سەقەتە مانەوە بە زمانی حاڵ ئەڵێ تۆ پارە پەیداکە و حەقت نەبێت چۆن پارە پەیداکەی تر خەڵک بە پیاوتە زانێ خەڵک بە شتە زانێ ئێمە دین وا ناڵێت ئەمە ئیسلامەتی وا خوا وا ناڵێت ئەمە دینداری وا ناڵێت ئەمە وەکۆڵێتمانەوە تێگەشتنێکی هەڵەیە ئەگەر کەسێکی مسلمان و دینداریش ئەم جۆرە پەروەردەیە بە کچەکەی بڵێ بە کوڕەکەی بڵێ یان بەعکسەوە ئافرەتێکی بەڕێز بڵێت بەخوا ئەگەر جوان نەبیت و تۆزە دەست بە خۆتانێنی شوو ناکەی دەست بە خۆتانێنی ڕەنگە کەس نێتە داوات کەواتە ئەمەش تۆزێ هەڵەیە مانایە تۆ باوەڕت بە قەزا و قەدەر نییە مانایە تۆ باوەڕت بە ڕەزاق نییە مانایە تۆ باوەڕت بە سیفات و ئەسما و سیفات نییە ئەگە تۆزێ وردی کەین و هەندێک جارە و قسانی کە ئێمە دەیکەین لەگەڵ خێزان لەگەڵ خانەوادە لەگەڵ چواردەورە بۆیە بۆ خۆی جێگەی تێڕامانە کە من هەوڵە دەم باسی کەم ئایا محەممەدە درودی خوای لەسەر بێوەکو خۆی ئەناسین پیاوەکان باجارێ لە ئێوە دەست پێ بکەم هەر بە جددی دراستان کردووە یەک فەرمودەی زەعیفم بۆ بێنن پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ژنەکانی دابێت جا دانش نۆ کوێمە بە دانەیەکە بێتە پەنجا جا دەست بەرزەکەینەوە و گێڕە گۆڕین و بێتاقەت و ناڕەحەتە بین یەکێ گەورە یەکێ بچووک یەکێ لە خۆی بەتەمەنتر یەکێک لە مەشریق یەکێ لە مەغریب یەکێ لە وەکۆڵێ لە ئەسڵا حیجاز یەکێ لە ئەسڵا قوڕەیش یەکێ لە ئەسڵا فڵان یەک فەرمودەی زەعیفیشم بۆ بێنن لە خێزانەکانی دابێ ئەی باشە بە چی دینێک من و تۆ جمێن بە ئەژداد و ئاباوێ دەین پێی و تۆ چی بە خێزانی و تۆ چی جارجار ئەم گرێ ینی گێڕە گۆڕێ بەس ئەو لەو کاتانێت تۆ هینمە بە جوابم مەدەرێت تو دوای بەرمەدات بۆ تۆ پەرەمێزی بۆ تۆ چیت کاکەوە نەشارەزاییە بەڕێزان نەحاڵی بوونە لە دین ئیجا ئەگەر دینداریت ئەگەر
وە کۆڵێ خۆشت بە مسلمان و دیندارەزانی ئەمە ناحاڵی بوونمان ئێمە وەکو دیسان ئێڵێن ئێمە لەم مەجلیسەیە کە کۆبووینەتە وازمان لە خەڵکە عەوامەکە هێناوە باوەڕی بەخوا نییە و چیەکا و ژنە گۆڕێتەوە بەرەڵایەکا چی ناکا باوەڕی بەخوا نییە و بۆ نمونە وەکوڵێت بە بۆی فرێند و بە گێڵ فرێند و بەزم و ڕەزم باوەڕی بەخوا نییە و بە پردی سیرات و بە قیامەت و بە میزان نییە ئەوە بۆ خۆی قسەیەکی ترە و معاملەیەکی ترە و هەڵسوکەوتێکی ترە شتێ ئێمە باسی خۆمان دەکەین کە قەنەعەتمان وایە محاسبەیەکی تر هەیە قەنەعەتمان وایە میزانێک هەیە قەنەعەتمان وایە وەڵام من زۆر جار پرسیارم کردو زۆر جارە و کێشانە دێتە لام ئەلم ڕاست بڕۆ لە بەرچاوی باوکی و لە بەرچاوی براکانی توانین پێ بڵێن نەوەڵە دەوتم تۆ لە کامێرەیەکی ماڵی خەسوود بترسی ئەی بۆ لە کامێری خوا ناترسی تۆ لە کامێرەیەکی ماڵی خەسوود بترسی کە $180 پێدراوە لە وجودی کابرایەک بترسی کەمووی 50-60 کیلۆ ئەی بۆ لە کامێری خوددا ناترسی بۆیە نەشارەزابوون و ناحاڵی بوونمانە بەداخەوە بۆیە زۆر شت دەکەین زۆر کار دەکەین تەنانەت من ئەمڕۆ دەمەوێت لەودا 12 خاڵەیە باسیەوە بکەم هەر بە جددی ئەمە حرام و حەڵالمان بە گوێرەی دینە یان بە گوێرەی خۆمانی شەرعێنی 6 دانە مانگە چاتی نەکا لەگەڵ ئافرەتێکە ئێستا گرتومان ناڵێ چی بەتەمان بوو بیهێنم ئەک بووە بمرم بە 6 مانگ بەچی شەرعانە تۆ نام و نامەکاری لەگەڵاکەی جێگەی پرسیارە بەڕێزان هەمومان تۆ لات ئەتیادیەش نەکەت ئەگەر 4-5 جار نام و نامەکاری بکە عەکسەکەشی ڕاستە ئافرەتێک نام و نامەکاری چەند مانگێک لەگەڵ بۆ نمونە پیاوێک کردووەمە چییە وەڵامە کۆنە برادەر وەختی خۆی لە زانکۆ لەگەڵ مابووە بەچی شەرعێک بۆیە مەسەلەی حرام و حەڵاڵ جێگەی خۆیەتی بپرسین و هەوڵەدەم لە کۆمەڵی خاڵەکانە بۆ جەنابتانی باس بکەم ئایا حرام و حەڵاڵ بە گوێرەی گیرفانی خۆمان بە گوێرەی عەقڵی خۆمان بە گوێرەی مێشکی خۆمان یان بە گوێرەی دین چونکە ئێمە پەیڕەوێکمان هەیە ئێمە یاسایەکمان هەیە ئێمە دەستوورێکمان هەیە ئێمە خۆشیەکەی لەوایە کە ئەزانین و بۆشمان دیاری کراوە بۆ ئەوان بە کەیفی خۆیانە حرام و حەڵاڵ بە گوێرەی عەقڵی خۆیەتی بە گوێرەی کەیفی خۆیەتی بەس ئێمە کەیف و سەڵتەنەت و حەز و خولیای تێدا نییە خۆشی ئەم دینە ئەوەیە کە هێوا شێواش بۆی ڕوون کردوینەتەوە بۆیە زۆر جار حەڵام و حەڵالەکانمان لێ تێکچووە زۆر جار تێکەڵ بوو بۆیە دەمەوێت بچمە ناو بابەتەکە و بۆی ئەم پێشەکیە درێژی نەکەمەوە ئێمە چی بکەین بۆی خێزانەکان خۆشبەخت و ئاسوودە بێ باش چی بکەین بۆی خۆشبەخت و ئاسوودە بێ بە 10 خاڵ بە 12 خاڵ تەرکیزم بدەنێ دوایەوەی کە دراسەیەکی کۆمەڵێک کتێبم کردووە کۆمەڵێ بابەت بۆم دەرکەوتووە ژنمێرد خۆشبەخت و ئاسوودا بێت ئەم ئەگەر ئەم خاڵانە جێبەجێکەن بەڵام پێشەوەی خاڵەکان باسکەم شەرت نییە 100% ژن و مێرد و خێزان و خانەوەدە ئاژاوی تێدا نەبێ کچان کوڕان دایکان باوکان ماڵی پێغەمبەرانی جاری وایە بێتاقەتی و ناڕەحەتی تێدا بووە ماڵی سەحابەکانی جاری وایە بێتاقەتی و ناڕەحەتی تێدا بووە بەڵام لە سنوورە نەک سنوور ببەزێنرێت بۆیە خاڵی یەکەم هەر ماڵێک کە هیچ کێشە و ناڕەحەتێکی تێدا نەبوو لە چەند شتێک تێناپەڕێ یان پیاوەکە زۆر دیکتاتۆرە یان ئەو ژن و پیاوە هیچ قسە و گفتارێکیان پێکەوە نییە یان هەر یەکەی وەکو کێخا بۆ خۆی هەوڵەدا و بەزم و ڕەزمە و بە سفرەکەیان هاوبەشە کەمە هیچی بە کەڵک نایە هیچی بە دین بە پێوەری دین بە کەڵک نایە بەڵام ئەو ژن و مێردەی پێکەوە بن و قسە بێ و گفتار بێ و مناقەشە بێ و شت بێت و ئەم کۆمەڵە خاڵە بێت کە باسی دەکەین بە دڵنیاییەوە بێتاقەتی و ناڕەحەتیش ڕووەدات بەڵام هەوڵ بدەین ئەم خاڵانە جێبەجێکەین دەتوانین خێزانەکان بەختەوەر بێت و خۆشبەخت و ئاسوودە بێت خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مهمە بریتێ لە خوداناسی ڕەمەزان دەبێت خوداناسیمان تیا تۆخ کاتەوە خوداناسی کە خودایەکە دەسەڵاتێک و هێزێکی گەورەی هەیە خوداناسی خودایەکە بە منداڵەکانتانی بناسێنن کە خاوەنی هەموو شتێکە خاوەنی هەموو واستەیەکە خاوەنی هەموو ئەبوو واستەیەکە زۆرم پێ ناخۆشە باوکێکی ئیسلامی کە بیستومەتەوە چەند جار لە مەجلیسا وتوێتی واستت نەبێ لەم ڕۆژەیە هیچت بۆ ناکرێ ئەخرەم قسەیە زۆر ئەگەێنێ بەڕێزان ئەگەر من لە دین شارەزا بم ئەمە پەیوەندی بە وەلاوبەراوە هەیە پەیوەندی بە عەقیدەوە هەیە وەمە لێکدانەوەیکی زۆر هەڵەیە تۆ لە مناڵەکە تا بیچێنیت لە ڕۆژگارێکە تێکەوتوینە حیزبێ لە پشتت نەبێ هیچ بە هیچ ناکەیت لە ڕۆژگارێکە تێکەوتوینە کەسێک لە پشتت نەبێت بە حەیاتی نازانم چی ناکەیت بە حەیاتی نارن لە زانکۆ بەرەو پێش بچیت لە ماسەر و تۆرا بەرەو پێش بچیت کەواتە من قەناعەتم وایە تۆ عەقیدەیەکی لاوازمان هەیە دیندارێکی لاوازمان هەیە خوددا ناناسین
خدا دەسەڵاتێکی زۆر گەورە و عەزیمە لە هەموو شوێنێکەیە. من ئەڵێم خدا ناز بین پیاو بەبێ ئەوەی پێویست بکات ژنەکەی پێی بڵێت پاسوەردی مۆبایلەکەتم بدەرێ خودایەک ئەناسێ و پێویست ناکات نامە و نامەکاری بکات. من قەناعەتم وایە ئافرەتێک خدا بناسێ پێویست ناکات بترسێ لەوەی پیاوەکەی سەی مۆبایلەکەی یان نە. من قەناعەتم وایە پیاوێک ئەگەر خدا بناسێ پێویست بەوە ناکات ژنەکەی دەدانە جار من 2 جار لەگەڵ یا دانیشتمەڵە دکتۆر بەس سکرتێری ئافرەت نەگرێ. دکتۆر چی پێویستەکات لە مارکێتێک ئافرەت بگرێ؟ ئافرەت بۆ دۆزێتەوە دکتۆر ئەیشی دۆزێتەوە من خوشکەزایەک و خۆم ئەڵێ خوشکەزاکانی خۆم وەرناگرێ بە ناوەش نوێژ ئەەکەیت کاتە خوداناسی زۆر گرنگ و مویمە. من قەناعەتم وایە خدا ناز بیت پێویست ناکە ئافرەتەکەت بڵێ دەبەست چاوگردا دەبەست سەیرکە دەبەست سەی مۆبایلکە. من زۆر ئەترسم و زۆرم پێ ناخۆشە ئافرەتێک کاتێ دەڵێت 11 و 12 شەو بە منی و تۆ بخەوە بوو بە مەراقم ئەم شەو بزام چیەکە بەیانی کاتێ سەیرەکەم لە 12 تا سەعات 2-3 سەیری هەندێک سایت و پێیجی خراپی کردووە. ئافرەتی حەڵاڵی خۆت هەبێ ماڵی حەڵاڵی خۆت هەبێ و ڕێگای گونجاوی خۆت هەبێ تۆ دەستبەری بۆ سایت و پێیجێکی زۆر بەدمەکێکی بەد ئەخلاقێکی پۆڕن و سایت و پێیجێکی خراپ لە وڵات و مەملەکەتێکی تر دروست بووە. من ئەڵێم خودانەناسیە. ئەیتخوا ئێوە لەگەڵ منا بڵێن خودانەناسی نییە ئافرەتێک لەگەڵ شوبراکەیان لە چەمچەماڵ تەنسیق بکەن پیاوەکەیان کوشت و پارچە پارچەیان کرد و هاتبوونە بەردەم تەلەڤیزۆنیش ئەیانوت ئەبێ بکوژەکە بدۆزرێتەوە. برا تۆ دەستت تێ بچێت برای خۆت بکوژی شن تۆ دەستت تێ بچێت پیاوی خۆت بکوژی تۆ مناڵەکانشت لەبەر چاوی زیتەی دێ. ئێکەل ئەنعامی بەلهم ئەضەڵ بەڕێزان ئەگەر بەڕێزێکەڵێ کاک تۆ دنیا وای دێ نییە ئەی ماوەی پێشووتر پیاوێک ژنەکەی لەبەر ئافرەتێکی تر لە گەڕەکەکە کە شەرت نییە بۆشی ببێت عربە نازانم یان بێوە ژنێکە یان چۆنە لەگەڵ ڕێزما بۆ خوشکە بەڕێزانە بڕۆی دەستێکەڵ بکەی بەزمڕۆزم ژنەکەی خۆت بکوژی و لە حەمامە بیسووتێنی و خۆشت دوورکەیتەوە عەلا ئەساس دە ماڵ نیت دوای بێهێنێ لوشکە لوشک و بۆڕەبۆڕ بگیریت و لە بەرچاوی کامێرە و سایت و پەیجەکان و بڵێ بۆ نمونە دوای دەرکەوت کە خۆی سووتانوێتی پاشە هەی نا لەبار بۆ تەلاقی نادەی بۆ سێبەردەی نادەی بۆ لێی گیان نابیتەوە بۆ ناڕۆی ژنێکی تر بێنی بۆ بە ڕۆژی نیمەڕۆ ناینێریتەوە بۆ ماڵی باوکی پیاوانە پێت درا بۆ ژن وایە بۆ پیاوان وایە. بۆیە خاڵی یەکەم هەستەکەم ناڵین هەمووی بەس بەشێکی خوداناسیمان تۆزە تیا کاڵ بۆتەوە ئەوی تر بندیوارێکی هەیە و قەناعەتی وایە خوای گەورە ئەوی تر کاکە بەختیار ئەم ئێوارێ پۆستێک بڵاو بۆ تۆ بەناوی منەوە باشم یان خراپم بەچی دینداریەک تۆ چیتە ناو پۆستەکە و جمێن بە ئەژداد و ئابای منە دەی و دیقەتان داوە لە فەیسبوک چیە کرێ ئەزانم جاروایە کلیکی لەسەرەکەم باگراوندی دینیە زۆر جار ئیسلامیە ئەزانن ئەوەی کە جمێرە داجا بە ئافرەتێکە یان بە مومەسیلێکە یان بە هونەرمەندێکە من حەقم چییە دوو لە ڕووجەناب چاوی منیش و تۆش و ئەویش دەرچێ بەس بە چی دینێک تۆ ڕێگەت داوە تۆ جمێنە دەی تۆ قساکەی دایکی وا خوشکی وا فڵانی وا جمێنی زۆر ناشرین کەواتە خاڵی یەکەم ئەبێم ڕەمەزانە و داهاتوش و هێوا شێواش دەخێزان و خانەوادەکانە ئافرم بۆ باوکەی ئەڵێ چی کوڕم ئەحەق و سابێ بکە بزانە مافی خواچانمان بەسەرەوەیە بۆی لەگەڵ مافی خۆمانە تێکەڵ نەبێ چکە خودایەکەیە پێی بەخشیوین بابەشی زەکاتەکەی لێ بدەین. ئەی ئافرم بۆ ئەو باوکەی کە بۆ نمونە بە نەوعێ لە نەوعەکان زوو بە منداڵەکان دەڵێ خودایەک چاودێرە دەڕوات بۆ باخەکەی خۆی ئەڵێ کوڕم خوردا چاودێرە دەڕوات بۆ هەر شوێنێک بۆ هەر شتێک دەڵێ خوددا چاودێرە. کابرایەک باسەکات لە عالمێک دەڵێت ئامۆژگاریەکەم بکە ئەڵێ وتی یەک ئامۆژگاری تەکەم بڕۆ تاوان بکە لە شوێنێک کە خوا نەتبینێ ئەڵێ ڕۆی وتی وەڵامە زۆر ئاسانە زۆر باش ڕۆی گڕگڕ گەڕاو هاتەوتی خوا ماڵاوداکە وەڵڵی شتێکت کرد هەر هیچم بۆ نەکرد چوون بۆ هەر کون و قوژبنێک هەستم کرد کە خودای لێ و زۆر گرنگە باشترین ئامۆژگاریە وەڵڵی باشترین ئامۆژگاری بە مناڵەکانت مەڵێ کچم لە داخلی واوامەکە کچم ئاگاد لەبێ خوددا هەیە مەڵێ کوڕم بۆ نمونە سەیری ئافرەتی نامەحرەم مەکە بڵێ کچم کوڕم وریابە خوددا چاودێرە بەڵام بەو مەرجەی کوڕەکەش بە باوکی نەبینێ بڵێ ئەسەی ئەو بەرخە بکە ئەسەی ئەو فڵانە بکە سەی ئەو بەرخۆڵە و نەرمۆڵە سەی ئەو فڵان و فیسارە
خۆی باوکەکە بە بەرچاوی خۆی نەبینە سەیری مومەسیرەکەکە سەیری ڕۆتاناکە سەیری سایت و پێیجەکەکە والله وەبیللا ئافرەتی وایە یان جاری وایە کەسێکی تر ئافرەتە کچکچەیە ئەوتێ تێڵە باوکم سەیر هەندە سایت و پێیجەکە من تەریقە بوو ئەچینە ئەو دیو بۆیە خاڵی یەکەم خوداناسی زۆر گرنگە بەڕێزە بە قوتیکە بەهێزیکە بە هەمیشە کچەکانت پێشەوەی شوو بکات هەست بکات کە شتێکی حەقوڵڵا هەمیشە ئەوەی پێ بڵێ هەمیشە ئەوەی پێ بڵێ مەڵێ کچم وریا بە ئەم شتانە لە بەرچاوی پیاو مەکە چکە پیاو پێی ناخۆشە پێی بڵێ ئەمە خوا پێی ناخۆشە ئەمە خوا پێی ناخۆشە یان چی پیاو پێی ناخۆشە یان ئەگەر پیاو دیار نەبوو بڕۆ حایشی لێڵگیرێ ئێوەمانەوە تەنسیحەتێکی باشت نەکرد پەروەردەیەکی باشت نەکرد بۆیە خاڵی یەکەم خوداناسی زۆر گرنگ و مهمە و قەنەعەتم وایە ئەگەر جێبەجێکن زۆر بە جوانی و مەزبوطی ئەتوانی سوا دەگەین خاڵی دووەم خودناسی زۆر گرنگە بەڕێزان خێزان بەمە بە قوت و بەهێزە بێ خودناسی ئەرێ ئێمە چین با من پرسیارێک لە جەنابتان بکەم هەر بە جددی ئەوە خۆتان ناسیوە ئەزانن لەو سوچەوە بیگرە هەتا ئەو سوچە هەمومان بایدە 12,000 لە دارستاوەکە بەس بەو مەرجەی ڕۆحی لێ دەرکە تۆزی کالیسۆمی تۆزی فۆسفەیتی تۆزی مەگنیسۆمی تۆزی ڤیتامین دیت هەمووی بەرە دارستاوەکە 13,000 ناکە ئێمە خۆمان ئاوا ناسیوە بەس دەبەرەوەی شەهادەیەکە تێ لچت داوە بەیەکە بەس دەبەرەوەی سیارە و خانوویەکە تێ لچت داوە بەیەکە دارێک کەوتۆتە پێش ناوە دەرز و دەوری چی و مەقەڕی چی و ئەنجومەنی چی و فڵانی چی بەس دەبەرەوەی دوکانێکە داناوەی تر خوداناسی چی و فڵان و فیساری چی بەس دەبەرەوەی بوچەیەک و معاشێک و بەس ڕزمێکە تێ هیچ کەس ناتبینێ ئایا خودناسی خۆمان ناسیوە ئایا ئێمە زانیومانە بە هەموو شەهادە و بڕوانامەکانمانەوە بارە بەسەرمانەوە زۆر جار بە نمونە هێنامەتەوە برایەکی لەو برادرانی خۆمان وتی مامۆسایەکی زانکۆی خۆمان عەمری خوای کرد وتی شەوەکەی من لەوێ بووم کاتی ناشتنی جا دوێ بۆی گێڕان وتی ئەو شەوە زۆر گریان بەس نەک بۆ ئەو بۆ خۆم وتمان بۆ چی بوو وتی گەشتە دەو 11 هەموو عایلەکە هۆڵی بوو بە قوربانە زوو بینێژن با بۆن نەکە بە قوربانە زوو بینێژن با بۆن نەکە وتی ئەو دەقە بە خۆمم وت هەی نەکبەت هەی سندانم لە دالەکەی پێش ناوتدا هەی سندانم لە دکتۆراکەتدا کە زۆر پێ نازی هەمووی زوزۆوی تەرمەکە وشەی دکتۆرا نەما وشەی مامۆسای زانکۆ نەما وشەی موچەی 3,480,000 نەما وشەی ئەوەی لە سێ زانکۆ دوانی حکومی و دوانی ئەهلی دەرزەڵەتەوە هەمووی نەما هەمووی تەرمەکە و بە چاوی خۆمە بینی کە کوڕەکانی و ئاوەڵزاوەکانی چۆن ئیان پستەکان و بە قوربان و بەزم و ڕزم نەیان هێشتا بەیانی وتمان کاکە ساردە و با قەڵەباڵغ بێ هەر عایلەکەی خۆی پێش ئاروتیانە بە قوربانە با بۆن نەکا زوو با بینێژین هەر بە 15-20 کەسێک بۆنە اینجا زانیم ئێمە خۆمان ناناسین ئەم قسەیە پێش ئێوە بۆ بەختیارە خۆمان ناناسین ئەگەر خۆمان بناسین ئەوەنە بە دالەکەمان و بە شەهادەکەمان و بە مەعاشەکەمان و بابە لە ئافرەتە بیستێ لە کاکتۆر تۆزێک پاری پەیدا کردووە زوزۆڵە چی سوێبەردەت بنیەم یاخ بۆینی بۆ سێبەردە بنەی بە قوربانی ئەو چاوت بم عکسەکەشی ڕاستە ئەڵێ ئافرەتە و معاشی وەرگرتووە و بە خێر ناگیانم شوقەیەک بۆ نمونە ئەو پێشەکەیکەیدا زوزۆڵە چی شوقەی خۆمەیە معاشی خۆمەیە منەتم بە پیاو نییە بەدڵتە باشە بەدڵت نییە حەزەکەی با جیابینەوە عینەن فیلمە میسریەکانە بۆ تاڵەقنی جارانیە بوو کاکە وانابێ هەناسەکەم کاتە خاڵی دووەم خودناسی بەوانەشتان کە بەتەمەنن بەوانەشتان کە گەنجە جوانەکان تۆ خۆت ناسیوە تۆ تەسەورەکەی بە ئاسانی ئاوە گەورە نابی ئێمە خاوەن مناڵی نەزانین مناڵ بەچی ڕەزارەتێ گەورابێ ئێمە دەزانین چەند داماوینە دەمی ئەو گەنجە جواناکەی تۆ باوکم ڕقی لێمە چی باوکێک ڕقی لە منداڵە ڕقی لێتە لە بەروی مۆبایلت ناداتێ کچم ڕقی لێتە لەبەرەوەی کە نایە لە سۆشیال میدیاتە بێت خۆت ناناسی نازانی مرۆڤەکان چەندە لاوازین چەندە زەعیفین 14% پێش ئێستا نەک ئێستا 14% پێش ئێستاڵێ تێکەڵاوی ئافرەت مەکەن بەتەنها مەبن نەزەر مەکە بۆ ئێستا نا بۆ 14% پێش دە جۆجا بیرەکە وەڵام ئافرەتی مەکە و مەدینا بێت چی بوو بێت قاچ قڵی شاوی جلێکی زعاج نەک وەک ئێستا نەزەری 3D و 4D و 5D و عەتر ڕۆژەڕێیەکە ڕوا و بۆتۆکس و فیدەر و تەتاتیت و پەتیتیت و کیراتین و مێش و گامێش و دار و بەردی لە خۆی دا و بەزم و ڕەزم وەڵا بۆ ئێستا بواە سەد ئەوەنە حەدیسەکە بی و تا زیاتر وریابە بۆیە ناقی نییە یعنی من لەم ماوەی پێشوە تقریبا 2 هەفتە پێش ئێستا ئافرەتێک لەگەڵ پیاوێک گەشتووەتە جیابوونەوە برایە گوتی کاکتۆر 2 قسەی خێری بۆ بکە دام نیشانن ئێستاش دەبیرمە لە بەخشین وتم باش
ئافرەتەکە لە کاکتۆر بە بەرچاوی تۆ یەک پرسیاری لێکەم کەوەتی منی هێناوە 3 دانە ساڵە با بەجیا منی بردبێ بۆ سیتەک لەوێ داوەتم کە یعنی چی لەگەڵ ئافرەتی دایرەکەیان ناچێ بۆ سیتەک هیچی پێ نەبوو وەڵامی پێ نەبوو ڕاستەکە وەڵامی پێ نەبوو بە قوربان کاتە خاڵی یەکەم خوددا ناسی خاڵی دووەم خود ناسی من نەموتووە مەڕۆ بەس ئاگات لە خۆت بێ وریا بە ئاگادار بە گومانێک بۆ خۆت و بۆ خێزان و خانەوادە دروست مەکە بۆیە خاڵی دووەم خود ناسی زۆر گرنگە know yourself ئینگلیزوتانی کتێبێکی لەسەرە خۆت بناسە مەعیدەت گەدەت مێشکت دڵ و دەروونت گەنجە جوانەکان ئەزانی گەنجێکی بەرگەی زۆر سایت و پێیج ناگری وریای خۆت بە ئەزانی گەنجێکی بەرگەی نەزەر ناگری هیچ عیبی تێدا نییە باسی عالمێکەکەن باسی پیاوچاکێکەکەن ئەڵەن تۆزە بەرامبەر بە ئافرەت لاواز بووە لە هەر کۆڵانێکەوە بڕۆشتای ئافرەت بەرەڕووی باتای خۆی کوێرە کرد ئاوە کوێرە ئەڕۆژ هەتا ئافرەت و شتڕەتە بۆی هەن وای دایکت نەمرێ چاوی نابینێت اینجا چاوی خۆیە کردەوە خۆی ناسیوە خود ناسی خۆت بناسە تۆ ئەزانی بۆ نمونە زۆر پارە هەموو شتێک بەدەستەوە بێ ڕەنگە تۆی لە تۆزە لە خۆت بایبی کاتە ئاگات لە هەموو ئیش و کارەکان بێت ئاگا لە دەرز و دەور بێ من بزانم زوو تێکەچم زوو لەسەر خەت لاچم وەڵی مەمنونە بم برایەک لەو برانە بڵم کاکە دەرز و دەورێکم بۆ دابنێ دەرزی عەقیدەیە دەرزی وەلا و بەرا دەرزێکی هەرچیەکە بۆ خۆم بۆ خێزانم بۆ خانەوادەم کتابەتی لە ڕۆژگارێک کاتێک کەوتوینە زوو پامان هەڵە خڵیسکێ بە کورسیەک بە مەعاشێ بە شەهادەیەک بە خانوویەک بە ئیشێک بە ژنێک بە مناڵێ بەوەی کە یەک دوو مناڵێکمان هەیە بۆیە دەبێت زۆر ئاگدار بین وریا بین بەڵایەکی زۆر گەورە کتێبێکی ئیبراهیم فەقیه هەیە بە ناوی ئیعرف نەفسەک خۆت بناسە بە کورت و مختصەر ئیبراهیم فەقیه لەو کتێبەیە ئەڵێ خۆت ناسی بە ئاسانی تێناکەوی یعنی ئەو ئافرەتە بەڕێزانەی لە دواوەیە کچم خۆت بناسە خوشکم با خەست و گۆڵە بۆڵی بێ با دش زەمت بکە خۆت بناسە و هەموو عایلەکەوتیان بۆ نمونە هیچ و پوچە هیچی تیا بەسەر نییە وەڵی من هەستەکەم باشم الحەمدولیلا تەواو لە هەر زۆرش فشت بە وەزعەکە دێ بەس بوو مەرجەی خۆت بناسی با هەموو چوار دەورەکان کەم تا زۆر تۆ بە خراپ بزانن تۆ خزمەتی خۆتت کردووە دڵ و دەرونی خۆت باش و چاک و مەزبوط کردووە تەنانەت لە دینداریە لە داوایە لە بانگەوازە بۆ بەڕێزانی کە لە بواری داوە بانگەوازن جار وایە بێزارە بی بێتاقەتە بی کاکە تۆ خۆت بناسە لە چۆ هاتووی بۆچی هاتووی بۆ چۆ ئەڕۆی تەواو ئاسانە پرسیارەکان لە چۆ هاتووی بۆچی هاتووی بۆ چۆ ئەڕۆی وەڵامی ئەو سێ پرسیارە بنێ یا مایە کرد هەموو خەلیفانەوی تۆ خراپی یا مایە کرد هەموو خەلیفانەوی تۆ بۆ خوای ناکەی تۆ خۆت بناسە حەقت لە خەڵک نەبێ ئەو کاکە من و تۆ کوا پێمانیان و تۆ شێت کوا ڕی خۆڵیان کردووە بەسەرمانە کوا قسەی بەرز و نزمی زۆریان پێکردوینە ئەکە ئەمە بۆ پێغەمبەران و بۆ پیاوچاکان کراوە بۆیە خاڵێکی زۆر گرنگ و مهمە ئاگادار بە خاڵی سێم خەڵک ناسی زۆر گرنگە بەڕێزە یەک پیاوی بەڕێز شەرت نییە هەموو کەسێ دڵسۆزت بێ ژنەکەی خۆت و مناڵەکانی خۆت ئافرەت خوشکە جوانەکەم کچە جوانەکەم ئەو مێردەت بەشێکی زۆری ژیانی تۆیە خەڵک ناسی زۆر گرنگ و مهمە بزانە هەموو کەسێک شەرت نییە دڵسۆزت بێ شەرت نییە هەموو کەسێک قسەی باشە و چاکت بۆ بکە بە خوشکەکانی خۆشتەوە بە کەسە نزیکەکانی خۆشتەوە وەڵڵا من پیاو ئەناسم ئەڵێ کاکتۆر عیبمان نییە هەتا ئەم خوشکەی ئەو خوشکە نەبینێ هەتا ئەم ئافرەتە ئەو خوشکە نەبینێ لەگەڵ ئەی بینێت دێتەوە تا 2 هەفتە من ماڵم شەڕ بۆڵەی دێ بیان و ئەگرێت لچ ئەدا بەیەکە گێچەڵم پێکات سەر ئێشەم بۆ دروستەکات کەواتەوە بەڵگەی لەسەرەوەی من خۆمە بێ بناسم عەکسەکەشی ڕاستە ئافرەتی بەڕێزی شەیە لە کاکتۆرم پیاوی من عیبی نییە هەتا فڵان و فیساد نەبینێ لە برایەکی هەیە هەڵەستی و دانیشێڵە چی ژن نابێ بدەیتە دەمێەوە بەلەسا بێ ژن نابێ زۆر بەڵی بۆ بکەی ژن ئەبێت بۆ نمونە بە قسەی هین پرسی کە و بە قسەی مەکە ژن ئێوە کاکەوە خراپە ئەوە خراپە جارێ بە تایبەتی هەندێک یەک دوو نەفەرمەیە کە زوو جاری وایە دانیشم لەگەڵیانە لە دەوامێکە لە شوێنێکە لە شوێنێکی حیزبیە هەر ئەڕوا و دێتەوە لە دکتۆر تا 2 هەفتە زۆری ئەوێت تا دێتەوە تایم لەوێ ئەوەنە و ئەمەنە دەمیان پڕ کردوێتەوە مێشکیان پڕ کردوێتەوە سەرەکەی وای لێ هاتووە دڵپیس بووە بەرامبەر بە خێزان کچەکانی کوڕەکانی مناڵەکانی بۆیە خاڵی سێم زۆر گرنگە بەتایبەتی ئەوانی کە لە بواری داعوە و بانگەوازە زۆر گرنگە خەڵکی خۆمان بناسین خەڵکێک هەیە 100% دەگەڵتایە خەڵکێک هەیە 100% دەگەڵتا نییە خەڵکێک هەیە بەشی مەسلحەت و بەشی ژیان و بەشی گفتوگۆ و بەشی حیوار کاریگەری هەیە کاتێ بێ ئیش لەسەر هەرسێکی بکەین پێغەمبەر دووری خواری سەر بێ وای کرد هەتا مردیش منافق هەبوو
هەتا مردیش هەر لە چواردەوری کافر هەبوو و هەتا مردیش خەڵکێک هەبوو 100% لەگەڵیا بوو ئامادە بوو خۆی بدا بەکوشت. ئەمە بە حوزوری پێغەمبەر. ئەگەر یەکێک لە دواواڵێ ئەی ئێوە ئەوەنە قسەتان زلە بۆ خەڵک هیدایەت نادەن، ئەڵێ من زەحمەت نەبێت جەناب سیرە نازانی ئەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ هیدایەتی مامی خۆی نەدا. إنك لن تهدي من أحببته. إما هولا دين إما كوششي خوما نكين إما محاولين خوما نكين بوي شام قصانة دكين بوي كإسلامتي ودين داري برزك بلاد 6 صار لقل دشك ما خريكم هر بردوام با أو برزيت لك أكتور 2 صار 3 صار لقل كرك ما خريكم هر بردوام با أو برزيت لدكتور يقدو برامي بيزار بنعلم بيزار ما با خلق وايا طبيعتي وايا برون سيرة بخوانه برون جيان بخوانه برون بۆکو ئەڵێت ژیانی سەحابە بخوێننەوە خەڵک ناسی فێری ئەوە دەکات کە شەرت نییە 100% ئۆکەیت بۆ بکە تابەتی ئێمەی مسلمان و دیندار ئەڵێ کاکتۆر یارمەتی خەڵکی وام داوە دژایەتی تەکە ئەکشێت کاکتۆر یارمەتی خەڵکی وامان داوە قسەشی لەسەر دروست کردوین هەر ئەشێت کاکتۆر یارمەتی خەڵکی وامان داوە خەڵکی وایە لەم بینایە کچ و کوڕی بۆ نمونە فێری پەروەردە و ئەخلاق بۆ کەچی تەقریر و تەقریرکاری و چاوسورکردنەوە هەر ئەشێت هەر ممکنە ئەگەر تۆزێ دیراسی خەڵک بکەی دیراسی سۆسایەتی و کۆمەلگا بکەیت و ئەوانەی کە تۆزێ لە بواری کۆمەلگا و کۆمەڵاسی ئەخوێننەوە اینجا دەزانی کە بە دڵنیاییەوە بە کۆمەڵاسی و لە ڕێی خەڵکناسیەوە تۆ دەتوانی زۆر باش و چاک و مەزبوط کتێبێک هەیە تابەتی گەنجەکان کە حەستان لە خوێندنەوە بە ناوی یاساکانی خەڵک حەز دەکەن بیخوێننەوە ئەوانەی گەنجن یاساکانی خەڵک من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی شاباسم کردووە ریچارد تێمپلەر دایناوە 100 یاسای خەڵک باسەکە وەڵا بەتابەتی ئەوانەی خەڵک ئیشی دەعوە و بانگەواز دەکەن زۆر گرنگەم کتێبە بخوێنە باسی 100 یاسای خەڵکەکە خەڵک چۆنە چۆن بۆ خەڵک بچیت چۆن تەعامل لەگەڵ خەڵکا بکەیت ئایا خەڵک هەمووی بە جەزاکەڵڵا ئەگیرێت نەخێر ئایا خەڵک هەمووی بە قورئان و فەرمودا گیرێ نەخێر پێغەمبەریش وای نەکردو بەڕێزان یەکێکیان بە تەعامل یەکێکیان بە هەڵوێست جارێر ئافرەتێک هەر ئاخر نەسیحەتی وتی چی یەک نەسیحەت دەکەم نەفەرێکی ناوی محەممەد دوای نەکەوی دەوەرە تۆ وەرە خزمەتی ئەم پیرێژنە بکە ئەم پیرێژنە بە کوردەواری بە قسەی ئێستا بێڵی سەر ئەم پیرێژنە سەر ئاسینە اینجا پێ ساسەرم وتی دەبۆی بزانی من ئەو پێغەمبەرم ئەو محەممەدم ها چۆن ئەمەیان بەس هەڵوێست ئەمەیان بەس هەڵوێست بۆیە تۆ ئاوەڵ زاوایە کتێ بەس هەڵوێستی جوان سەلامت لێ ناکە بەس کە نەخۆش کەوت فریایەکەوی لە ژیانێ نانتی نەخواردووە بەڵام تۆ داوەتێکت کردووە 2 جار داوای قەرزت لێکرد ئامادە نەبوو 1 دینار بدا بەڵام کە نەخۆش کەوت 5 وەرەقەت کردە زەرفێکەوە بڵێ ئەمە بالات بێ و کەی بۆ مێنە هەڵوێست موقیف دینداری برادێک جارێکیان باسی وتی من ئیسلامی نەبووم وتم وتی یەکی ماشەڵڵا چەند 6-7 ئاوەڵ زاوان ئیسلامی نەبوو بەخوا نوێژێکم ئەکرد یان ناکرد باسی موقیفێکی کرد کە جارێکە لە حادسێکی سیارە چۆن پەچی کەوتووە یەکەم کەس ئەو ئاوەڵزاوای فریای کەوتووە زۆر دوورتریشە لە چاو براکان و ئاوەڵزاوەکانی تری تاوان پێم وایە زۆر بەشیانی ئانی زۆری باز کرد چۆن هەمویانی ئیزندا و فلان و فیسار جا باسی کرد لە مەجلیسێک ئاویت هەڵوێست چەند گرنگ و مویمە وەڵای ئەم کوڕە باسی ئاەتێکی بۆ نەکردم باسی فەرمودێکی بۆ نەکردم وەڵای کە خۆ حافزیشی کرد و ئەوانە نەیوت ئەوەی تر لە بیرت نەچێوم بۆ بکردوتە بۆی لە بەرچاوت دەبێت زۆر بە نۆرمەل ڕۆشت و تەبیعی ئەوانە بەڵام ئێستا بیرەکەمم پیاوە زۆر فریام کەوت چوو بوو تەبەڵەی دابوو پارەی عەمەلیاتەکەی دابوو چکە بردبیان بۆ ئەهلیەک هەنێ شکاوی و هەنێک سروشتی تێدا بوو بەزم و ڕزم ئەسەن هەر دوای وەرکی گرتبوو سوێنی خواردبوو توێ وەستی چی فلانی چی من برادرم بۆ تۆقتان لەوە چییە ئەخرە موقیفێکی زۆر جوانە موقیف و هەڵوێست من ئەم هەڵوێستەم لە تۆی گەنج ئەوێت لە ناو مەکتەبەکەت لە ناو دەرزت لە ناو قوتابخانەکەت کاتێک بە یەکێک بە منەڵێ کاکتۆر وەڵای بێ لە چکەکان باشترن ئەڵێم بۆ ئەوڵای یەک دوو لە چک بەسەرمان لەسەر لە مەکتەب ئەبیتە پەن دەوامێکت دەگەڵا ناکەوە زۆر ناخۆشە ها زۆر من تەریقە بمەوە نەک من خۆ من خاوەنی قەزەکە نیم هەمومان مسلمان و دیندارین بەس مەفروزە جەنابەت جاروایە تێک نەگەشتووی تۆ دەبێت لە هەمووی متعاونتر بی کەواتەوە بۆ خۆی یاسای خەڵکە تۆ دەتوانی زۆر باش و چاک و مەزبوط بی 4 بڕۆین سەریع خێزان ناسی ئەتەوێ خۆشبەخت و ئاسوودە بین خێزان 1 ژن و پیاو ئەبێت پێکەوە هاو سۆز و هاو کار بن 2 ئەبێ پارەیان جیاواز نەبێ 3 ئەبێت بڕیارە چارەنووسسازەکانی خێزان پێکەوە بیدەن 4 خان و کڕین فرۆشتن سەفەرکردن ماڵگواستنەوە مەفروزە من بزانم لە دین شارەزان بێ ژن و مێر بڕیار بدا 5 خستنەوەی منداڵ نە بە زۆری پیاو بێت
نە بە حەزی ژن بێت بە بڕیاری هەردووکیان 7 مناڵ 8 مناڵی بووە ئەڵەم چەنت هەیە 7 حازری سیانی ڕەحمەتی ماشەڵڵا چەنەکە ئەوە دا ئینزلاق و سەوفان و فەقەرات ئەوە ڕەحمی ئیبادە بووە بە کۆمەکۆم ئەڕوا بە 2 جێر هەڵەستێ و بەزم و ڕەزم وەڵا حەزی لە مناڵە و تێتی خواسەری داوە ڕزقەدا خۆ بڵێم ڕزقت بدا نەدایان بدەدا چۆنە بێ هەناسەکەم وا چۆنە بێ بە قوربانە چاو بە ئیتیفاقی هەردوو لا ئایا گونجاوە ئایا لە ساقی هەڵێگرێت ئایا تەندروستی هەڵێگرێت بە تایبەتی من ئەو بەڕێزەی کە باسێکم خۆم سۆنەری بۆکەم 7 جار تەقەڵی لێ دراوە یعنی 18 تەقەڵ 19 تەقەڵ ئێمە زانین کە عەمەلیات 7 دانە جار 18 تەقەڵی پێشمەرگەی دێرینە هەتا یەکەم مەگاتە زۆر مەلاقێتەوە موچەت بۆ بڕۆ حکومەت ئەگەر شعوریە بێ معاشەکەت بۆ بڕێتەوە 7 دانە جار خۆیە 3 تەقەڵی پێوەیە 600,000 موچە وەرەگرێ بە ناوی بندیوان ئەمیش 7 دانە جار هەر جاری 18 تەقەڵ اینجا بڕۆ بۆەوەی کە یەکێ لە جارەکانی بۆتە فتق شەبەکەیان بۆ دانەوە ینی خۆش نییە مشتێ باسکەین ئەمە بەگەڵ بەڵگێرە سەروی کاکە تو خێزان ناسی نازانی تو وازانی هەر بڵێن 4 کوڕمەیە و سیانیش 4 زاوامەیە و سێ بوو وازانی چی لەمە بکەم چی لەمە بکەم تۆ ژنەکەت گەشتۆتە 56 دانە ساڵ بێتاقەتە ناڕەحەتە کە نەفتی سەر جێگە بووە کەواتە خاڵێکی تر کە گرنگ و مهمە بریتێ لە خێزان سازی خێزان ناسی زانیانی چی کاتێک کە تۆ سیارێکی هیلوکسی 240 وەرەقەیت هەیە 15 وەرەقە 20 وەرەقەش بۆ 6 تاک بەو ڕەوا ببینیت کاتێک کە تۆ موچەیەکی 700 هەیە خوشکی بەڕێز بەوە ڕەوا ببینی کە پیاوەکەت قەرزاد نەبێت و پێشەکی خان و شوقەکەیت چیە بۆت جەنابەت دابێتت کاتێک کە تۆ ماڵ و خانەوادە بۆ نمونە خێرێکە چاکەیەکە بۆ نمونە هەر شتێکە کە بەرت کەوتووە لە تەوزیعاتێکە لە فلانێکە بەڕەوای ببینی کە تۆ هاوکاری پیاوەکە بیت و مەزبوط و چاکە نەک بڵێ هی خۆمە و شەرع و توێتی ئەتوانم یەک فرست نەدەمێ ئەمە باشە ئێوە شەرع وای ود بەڵام شەرع و توێتی هاوکاری کەسێکی بێگانە بە چ جای مێردەکەی خۆت بەڵام شەرع و توێتی مێهێڵە کەسە نزیکەکانی خۆت نەبوونەدار بن چ جای ئەوەی کە کەسە نزیکەکانی خۆت بۆیە خێزانسازی ئاوا بێ باوکی ئەو باوکی منە دایکی ئەو دایکی منە پەرێزان هەندێشت ئەبیستین ئەڵێ کاکتۆر تەسەوەرەکەی 4 مانگە 5 مانگە نایە بۆ ماڵ دایکم پیاوەکەڵم بۆ تۆ بڕۆ من نایم لچی داوە لە یەکان لێکێ لە دشەکان ئەو باوکی تۆیە دایکی تۆیە ئەو پەڕی بێشعوریە عکسەکەیشی ڕاستە ئەڵێ 8 دانە ساڵ دایکیم بەخێو کرد وتم ئەڵێ بیرم ناچێت 2 دانە مانگ خوشکێکم پۆلی 12 بوو 2 دانە مانگ دایکم هێنایە ماڵ خۆمان 2 دانە مانگ دایکم هێنایە ماڵ خۆمان دنیای کردە چەرمی چۆلەکە 2 دانە مانگ 2 دانە مانگ 2 دانە مانگ دایکم هێنایە ماڵ خۆمان دنیای کرد بە چەرمی چۆلەکەوتی ئەمە نەبڕایەوە کوڕەکانی ئەخۆن و ئەخەون چی پێویستەکە من بەخێوی بکەم کوڕەکانیان هەمووی ئەڵەی نازانم چیوە ئەخۆن و فلان و فیسار نابێت ئەی من 8 ساڵ دایکتم بەخێو نەکرد بۆیە بۆ هەردوو لام قسەکەکەم بەڕێزان خێزانسازی ئەوەیە کە چۆن بۆ دایکی خۆم 2 عەمرە بەڕەوا بینم بۆ دایکی ژنەکەشم عەمرێ بەڕەوا ببینم چۆن بۆ خۆم وەکو پیاو 3 عەمرە بەڕەوا بینم بە ناوی ئەوەی مناڵە موردە عەمرێ دوانش بۆ ژنەکەم بەڕەوا ببینم چۆن مۆدیلی سیارەکەی خۆمە گۆڕم 40-50 وەرەقە لە بازاڕی معرەزەکان ئەخەمە سەری بۆ 40-50 وەرەقە زۆر لام نۆرمەڵش بێ 40-50 وەرەقەیەک لە عەمەلیاتێکە لە دەرمانێکە لە عیلاجێکایە یان لە ئاڵتونێکا بە خێزانم ڕەوا بین چونکە من بزانم و شارەزا بم ڕزقی ئەو ماڵە بوو ڕەنگە من بەشێکی ڕزقەکەم بەبوونی خێزانمەوە بێ خوای گەورە دایەتی بەشێکی ڕزقم بەبوونی مناڵەوە دابێتی بەڕێزان یعنی من خۆم وەکو بەختیار هە چەند زەرب و تەقسیمێکەی چەنم وەرگرتووە چەنم هەیە و فلانە زیاترە بەشێکی ڕزقی مناڵە بەشێکی ڕزقی خێر و چاکەیە بەشێکی ڕزقی بەخشینە ماڵ بە بەخشین کەم ناکە بەشێکی ڕزقی ئەم ماڵ و مناڵەیە بۆ هەر نەخۆتە ئەڵێ پێم و تۆ بواگوتێتی خۆم پۆیایەکەم و خۆم سەرفێکەم بۆشت نییە قسە بکەی باشە وەن هەنێکشمان تێ هەڵدا بەس ئەکجا واشمان نەوت یەکجار واشمانەوت بەڕێزان خێزان سازی بۆیە خێزان پێکەوە دەبێ بڕیار بدات ئەمە بە تایبەتی لە ئێمە دیندارە دەبێت زۆر تۆخ بێتەوە لە ئێمە دیندارە تەنانەت ئەگەر ژنی تریش بێنێت تەنانەت ئەگەر ماڵی تریش دروست بکات تەنانەت ئەگەر بۆ نمونە مەسەن بڕیارێکی جۆرێکی تریش بدا دوور بێ خوایە گوێی شەیتان کەڕ بێت خۆمە بەستم هیچیش نییە ژنەکان بڵێن ئامین ئینشەڵڵا بۆیە
بۆ ئەوەی بسکەیان دێ باسی مۆزوعەکە کەمێک سەری بسکەیان دێ بۆیە ئەوەی کە گرنگ و موهیمە خێزان سازی بەڕاستی ئێستاکیە زۆر جار زەوق خوێندنەوەی خۆم دەورە بینم من بەڕاستی پێم ناخۆشە من هەست ناکەم ئەمە دینداری بێ بەڕێزان یان لە بەرەوەی من زەوق و شەوقم هەیە تر تەواو ئەی منداڵەکانم ئەی خێزانم ئەی خانەوادە ئەی 25-30 دانە ساڵە ڕەزارەتی بە منەوە بینیوە ئەی 6 جار هەر لە سجن بۆ نمونە مواجهی کردوم ئەی شاخە و داخمی پێمەوە بینیوە ئەی وەختێ بوو لە کولبەیەک بووین لە دیوارێک بووین و کۆڵە لە کولانەیەک بووین ژوور و هەیوانێک بوو هەیوانەکە پێشی چین کۆ بوو لە بیر چوو بەس دەبەرەوەیستە دەفتەرم هەیە و 20 دەفتەرم هەیە و ئەڵێ بە 30-40 وەرەقە توانی بیێنی بۆیە هەڵەیەکی زۆر گەورجامە بۆ ژن و بۆ پیا و بۆ هەموو شتەکان قورسە دەبێ ئاگادار بن خەو و خواردن بەشێکی گرنگە بۆ خێزان و خانوادە لە ڕەمەزانە فرسەت بێنن خەوەکانمان ڕێکەینەوە خواردنەکانمان ڕێکەینەوە تەسەورەکەن لە کتێبە پەروەردەیەکانە باسەکات ئەڵێت مەجلیسی خواردن مەجلیسێکی زۆر گرنگە بۆ ئولفەت بۆ حەنان بۆ خێزان کۆکردنەوە بۆ بەڕێزەکەڵێ بۆ یەک سەر سفرە دەم و چاوەکان بەرەو ڕووی یەکە قسە و گفتاری تایە پێکەنین و زەردەخەنەی تایە باسی ڕابردوو دەکرێت باسی ئێستا دەکرێت باسی داهاتوو وەردەکرێت کاتی زیادە من کچێکم هەیە بۆ نمونە 15-16 ساڵ جاروای هەر ئەو شەرمەکە من تەریقەمەوە سەعاتێ بەرامبەر یەک دانیشتین هەر نایە 2 دقە باوەی چت ناوێ خواحافیز بەڵام سەر سفرەکە نیم سەعات 3 چارێک لەگەڵ تا دانیشتووە بۆیە سەر سفرە زۆر گرنگ و مهمە یەک خەوەکان بۆ ژن و پیا و پێکەوە کە ئێستا ئەم فلیمەش پەیدا بووە مناڵمان گەورەیە بە حەیامان نەچێ لەو دوودایخە من مناڵەکان هەڵمەسیێنن لە خەو بەچی دینێک بەچی فەرمودەیەک تۆ جیاکەیتەوە شارەزایی نەبوونە لە دین بەڕێزان چکە من بزانم ئەمەیان وەکو دکتۆرێ باس دەکەم هەم ئافرەتیش بە زەوق و شەوقێکی هەیە هەم پیاوی زەوق و شەوقێکی هەیە هەم هەردوو لا پێویستیان بە یەکە وە ڕازگویانە پێتان بڵێم تەنها خەوی ژنومێت بۆ تێرکردنێکی بوارە سێکسی دانەنراوە بۆ ئولفەت بۆ قسە بۆ گفتوگۆ بۆ لێک نزیک بوونەوە بۆ ڕاوێژ بۆ ئەو کاتانی کە هەندێک شت هەیە تایبەت بە خۆیان هەردووچیان باسی دەکەن کە ڕەنگە پێویست نەکا کچ و کوڕش بیزانێت بۆ کەسە نزیکەکانش بیزانێ بۆیە خەو و خواردن لە هەموو کتێبە پەروەردەیەکانە باسی ئەوە دەکات کە ئەکرێت خێزان خۆشبەخت و ئاسوودە دەکات بەڵام بەداخەوە کەم تا زۆر ئێمە ئیشی لەسەر ناکەین ئەڕۆم بەرەو کۆتاکانت چم ئەزیزان دین دەڵێت ئاگاد لە خزم و دۆست بێت دین دەڵێت ئاگاد لە خزم و دۆست بێت دین دەڵێت کاتێک کە کوڕ بوو بە کوڕەزان نابێ کار لە کار بترازێ کوڕەکان کاتێ ژنت هێنا ئەی باوک ئەی دایک ئەی خوشک و براکەت زۆرم پێ ناخۆشە ئافرەتێکەڵێ کاک دکتۆر برایەکم هەیە ئەگەر بڵێم 6 مانگ ساڵ لێم ناپرسێتەوە ئاخر من 2 منداڵم بەسەرەوەیە ئاخر کرێخانم بۆ نادرێ خۆی های لایڤ و تەرتیبات جارێ لە دوبەیە جارێ لە ئیماراتە جارێ لە بەیروتە جارێ لەگەڵ خێزانێ لە ئەنقەرە و هینا خوای گەورە سەد ئەوەنەی تریان پێ بدا خۆ من هیچ ناڵێم بەڵام لە بیرتان نەچێ شیرازەیەک هەیە و حەبلێک هەیە کە ئەم خوشک و برایانی کۆ کردوێتەوە من ئەمە زۆرە بینم بەڕێزان با من جیابوومەتەوە ماڵی خۆمە و ژیانی خۆمە و خۆم ڕاوە دیناری خۆمەکەم بەس ئەی خوشک و براکانم وەردایک و باوکەکەش ئەبێ لە ناو ئەم بازنەیا بێ زۆر ناخۆشە ئیتر بەرەوە واچن لە زۆرێ لە شارەکانی کوردستانی خۆمان بۆ نمونە خانی پیر و پەکەوتە دروست کرێت و خێر ئەوە نەنووسێت ئەم بیرۆکەی دانە کە جارانی ئەگەر کوڕ و کچەکەشی نەمایە کوڕەزا و کچە زاکەی کوڕەزا و کچە زاکەیشی نەما پورزا و تیتک زاکەی ئەڕۆژ بۆ تا 2 پشت و 3 پشت چەند مانگێک چەند هەفتەیەک پێش ئێستاکێ لە ڕێی خێزانمەوە ئێمە بابڵین خواردنێکی جەماعیمان کرد بۆ پیر و پەکەوتەکانی سلێمانی ڕووداوی زۆر ناخۆشە گێڕیتەوە کاتێکە قسە لەگەڵ ئافرەتێکا دەکەن دەڵێ کۆمەڵێ کوڕ و کچی هەیە بەڵام کوڕەکانم زۆر باشن خوشکم بە خێزانمی تووە بەس ژنەکانیان هەوشارن وتیان ئەوان بێت ئەبیان ئێمە یان دایکت کورە سێبەردەی ئەنێم ئەگەر هەتا مردن بەتان یەک نەفەریم داوە بەسەر خۆمە بەخوا قەسەمەوە لە ئیستەوەیڵە ژنێک بڵێت یان من یان دایکت بەخوا قەسەم ئەگەر هەموو تەمەنم ژنم نەبووە و بەتانی یەک نەفەریم داوە بەسەر خۆمە و تەماتەی سوورۆکراوم خواردووە هەر ئەو ڕۆژە سێبەردێنم بەچی دینێک بەچی ژینێک ئەگەر ناویشی ئەنێ ئەڵێ ئەی کاک تۆ ناڕیخی دڵی خێزان ڕازیکە دڵی خێزانم کەی واوت و کاکە دایکم لە شوێنێکی تر بێ مانگی جارێ بڕۆم بۆ مواجەی وەکو سجن
بڕۆم یان ئەگەر چی 40,000 بۆ بەرم یان نەبم، نە بە دڵی خۆی نانێک ئەخوا، نە بە دڵی خۆی ئەخەوێ، نە بە دڵی خۆی هەڵەسەیە، نە بە دڵی خۆی بۆ نمونە فیزیۆتێراپی و عیلاج تەبیعیەکی بۆ کرێت. ئەی 40 ساڵ بەخێوکردن، ئەی 50 ساڵ بەخێوکردن نابێت کاکە، نابێت ئەزیزم، نابێت. ئەبێ ئێمەی مسلمان و دیندار ئەبێمە بە قووەت و بەهێزی بکەین. کوڕەکان کچەکان ئەسەن دەبێت قوڵتری کەینەوە، لە دایک و باوک تێپەڕێت. دەبێت تۆی باوک کاتێک دایکت هات بڵێیت نەنەهات دانیشن. برادێک باسی کردوتی لە مەجلیسێکا بووم، باوکی پیاوەکەش لەوێ بوو، وتی باوکی پیاوەکە بە تەمەنی بوو قسەی کرد، وتی ئاگام لێ بوو بەرچاوی مناڵەکان مەڵێکی باوکم تۆزی هەروە قسار لێ بوو، دەی قەینا گوێمەدە تۆ بۆ من باس ئێ وتی هەر بەرچاوی مناڵەکان ئەساس وتی زۆر تاریق بوومەوە، زۆر یعنی بە جددی حەزمە کرد ئەو دەقە و ماڵە بەجێ بێڵم، تۆ ئەوە بێشعور بی، ئەمە لە بەرچاوی من ئەم بێشعوری هەڵە ئەبێت چەند جار لە بەرچاوی مناڵەکان بوو بڵێ باوە دەبی بڕەوە تۆژەر ئەم قەوانە کۆنە لێ دەیتەوە. ئەی باوکی 40-50 ساڵ نابێ هەناسەکەم خۆ تۆ ئێوارە لە نوێژی جەماعەتابووی لە نوێژی مەغریب و عیشایە. بۆیە دەبێ مەسەلەیەکی تر کە زۆر گرنگ و بریتێ لە خزم و دۆستەکان کە خزم و دۆستەکان ئەوە بایک و باوک و خوشک و برا هەر ئەی بە بەڕاستی ناوی بنێ خزم و دۆست، بەڵام تەنانەت زۆر جار نەنکە، داپیرەیە، باپیرەیە، ئامۆژنە، خاڵۆژنە، کەسە نزیکەکانە. ئەگەر جەنابەت خاڵۆی بۆ خوشکە زاد کاکە وەڵڵا من هەموو جارێم اعترافم کردووە بەشێک لە ئەخلاق و لە ڕەوشت لە مامەم فێر بووم، بەشێکی لە خاڵۆم فێر بووم، بەشێک لە باوک. هەتا مردن پێڵاو بۆ باوکم دانم، بەڵام ئەگە بیکەیتە 100 بەشەوە لەوە 40 بەشی هی باوکم بێ، 25 بەشی هی خاڵۆ بێ، 25 بەشی هی مامە بێت، 15 بەشیشی هی پورەکان بێت. کوردایەتیەک، خزمەتێک ئەوە بەشی خاڵ، ئیش و کار و کاسبی و نەجابەتێک ئەوە بەشی مام، ئیش و هیلاکی و ماندووبوون و نوێژ و تاعات ئەوە بەشێ باوک. هەروایە ئێستا زۆر کار بۆتەوە، کاریگەری خاڵ زۆر کەم بۆتەوە. یعنی ئافرەتێک بۆ من مناڵە کێنێ لە کاکتۆر بشکم دوو قسەی خێری بۆ بکەیت، ئەڵم باشە بەس کەسی نییە، ئەڵێ وەڵا بڵێم چی خاڵ و شتێ خۆ لەبەر کاسبی و ڕاودیناری خۆیان بەخوا ناپەرزن. 2-3 جار پێم وتووە برا ڕەحمەتە لێبێ سەردانی مەکتەبەکەی بکە هەر لە خەباتە نزیکەوە تێتی هەر باشە و هەر باشێ. 2 مانگ 3 مانگ هەروە سەرەدات. وەڵاهی زۆر ناخۆش، سندانم لەو دوکانتدا، سندانم لەو ڕاودینارەتدا. ئێوە خوشکەزاتە بە قوربان، خوشکەزاتە. خوشکەزانی چی؟ یعنی نازانم هیچ لەوە بە قوتر و بەهێزتر، لەوە قەرابەت بەهێزتر. بۆیە ئەوەش خاڵێکی گرنگ و مهم، دین دەبێت بە قوتی کا بەهێزی کا. ئافرم بۆ ئەم دەرز و دەور و ئەوانە، ئافرم بۆوانە بەڕێزەکە لە چی بە خوشک و براکانە لە چی مناڵەکان حازرکان بە سیارەکە دێم ئەیان بم بۆ مزگەوتەکان بۆ جەماعەت. ئەوەی تر بە ئەو خوشکە بەڕێزاڵە چی بە خوشکەکان و براکانی مناڵەکان حازرکەن بە پیاوەکە مەڵێم بیان هێنین شەوە چین لەگەڵ خۆما بۆ تەراویح ئەیان بم. ئەوەی ترە چی برا مامە جان برا جوانەکەم هەوڵ بدەم مناڵەکان حازرکە تەکسییان بۆ گرم هەموو ڕۆژێ بیان بە بۆ مزگەوتی فلان و یان بیان بە بۆ چۆ فلان. ئەوە خۆش، ئەوە گرنگە، هەم ئولفەتێکە، هەم خزم و دۆستایەتێکە بە قوتە بێ، هەم دیندارێکە. ئەگەر مناڵی یەکێکشمان تۆزێ لاواز و زەعیب بێ بە دڵنیایەوە بە قوتە بێت، بەهێزە بێ و مەزبوط و چاکە بێ. دین بۆ چی هاتووە دکتۆر؟ بۆ نەهێشتنی خۆ خراپەکان. ئەگەر خۆی خراپ هێشتا هەرما بێ، خۆی خراپ وەکو چی؟ جمێن، قسە، درۆ، هەڕەشا. نەوەڵام من یەک پرسیارێک لێراکەم و ڤیدۆش تۆمارێکە. بەچی دینێک تو هەر جارە تەلاقە خۆی؟ من زۆر بەدەگمەن وشەی تەلاقم نەبیستۆ لە فەرموودە، من زۆر فەرموودەم خۆێتەوە یەک جارەوەنە داماو نیم. نەمبیستۆ پێم ساسەم هەر جارجاری خێزای تۆڕۆ بە تەلاقم سێبەردەت بکەوێ نابێ بچی بۆ ماڵی دایکت. 3 بە 3 تەلاقت کەوت بێ ئەگەر بچی بۆ ئەو حەفلەیە. 3 بە 3 تەلاقت کەوت بێت ئەگەر نازانم بڕۆ چاکەی و تو تخوا و تەواوی تۆ تەلاقشت تێک داوێت، خوای تەلاقشت نەناسیوە. کەواتەمە خوێکی خراپە بەڕێزان، لە ئێمەی موسڵمانە نابێ هەر هەبێت و دەبێت زۆر عیبێ بێت. وەڵام من 45 ساڵ تەمەنمە تا مردن مەمنونی خوام لە ژیانمە وشەی تەلاقم لەم باوکەم نەبیستوە و ئەوەش فێری کردوینە. ئەو من 18 ساڵە زەواجم کردووە، شتێک نییە بەنایەوە تو ڕابی بە زمانێکی تر. یعنی چیم زمانە؟ لاوازیە. من قەناعەتم وایە تەلاق خواردن لاوازیە، قیمەی لاوازیە، زۆر لاوازە. و بۆ کوڕەکانشتان فێریکەن، بۆ کشەکان، بۆ خۆتان. وشەی تەلاق لاوازیە، یعنی تۆ پیاوێکی لاوازی پێت حەسەم ناکرێ، ئەم ژنت قەناعەت پێ ناکرێ، تۆ ناتوانی بێنیتە سەر خەت، تۆ ناتوانی حیوار و ڕابێژی لەگەڵا بکەی، بەس ئەتێ بە زمانێ وەکو وابێ حکومەت بڵێ ئەگەرەوە نەکەی من واوا دەکەم بیناکەت پێ داخم. ئێوە لاوازیە. وەرە پێم بڵێ بزانم چی بکەم، چی نەکەم، چۆنە، چۆن نییە، زەنبم چییە، باشم خراپم، یارمەتیم دا، هاوکارم بە، یاسام بۆ دانێ.
بەڵام هەرگەشتە تەلاق بۆ ئەوەش خۆی خراپە خۆیەکی خراپە وێڵە دکتۆر هیچ پارێک نایەنێتەوە بۆ ماڵەوە خۆیەکی خراپە وێڵە دکتۆر بە هەموو شتێک بە قسەی دایک و خوشکەکانی کات ئەم ژنە خۆیەکی خراپە وێڵە کاک تۆ زۆر بە دەگمەن گرنگی بە جلوبەرگی خۆی نادا خۆیەکی خراپە لە دکتۆر بۆ ماڵ نییە خۆیەکی خراپ ئەڵێ دکتۆر سڕ و تر و نیهێنی ئەم ماڵە لە ماڵەیە بە هیچ شێوەی نامێنێتەوە دوای 2 ڕۆژ قەرزارم سێرەکەم خەستوم تەلەفۆنەکە زاوە بۆ قەرزەکەی وتم تۆ چ زانی خۆت مەشارەوە بۆ قەرزەکەی بۆ قەرز کوێری بۆ 5 میلیۆن هاتە بۆ چینێکی بە خێزانی کردو دەستی خۆش بێ منەڵم دەستی خۆش بێ بۆم نیێنی بۆ بەشەت یاڵە پێم وتوتمەم ئەمانەتە ئەم سڕونیێنە نابێ بچێتە دەرەوە ئەوە جیایە پیاوێک بەردەوام قەرز دەکا بۆ شتێکی خراپ ئەڵێ باوە ئەوش بە قسەیەکی خۆش بە تەلەفۆن نا من قەت دەگەڵ تەلەفۆنی بۆ معلوماتان تخوا ئەوانەتان غەزورن نە بۆ بووک بەغا بە تەلەفۆن نە بۆ زاوا بە تەلەفۆن من خۆم زاوانیم هەرچیەکم پێ بڵێ بە تەلەفۆن نایکەم ئەو بۆ مانبات بانگی بکە کۆفیەک بخۆ چایەک بخۆ ئەکوڕە جوانەکەم لە ماڵی با پێکۆ بچین جارێ نوێژێ بکەین ئەبا بڕین لە شوێنە دانشین ئەبا بڕین بخۆمان لە گەری عەلیبەک چایە سەر غەڵوز بخۆین اینجا هەناسەکەم قوربانت بم کچێکم داوە پێت لە زیادە نەمداوە پێت وەڵڵاهی نازداری دایە و باوە بووە و حەزم کردو هەروە بێت سیقەم پێت کردووە متمانەم پێت کردو باوە چی بووە اینجا بە ئسمای کوی جوان وەڵڵاهی شتێکی وا نەبووە بەس هەستەکەم تۆزێ بێتاقەت ئاوا نەک کاکە ئەگەر پیاو نیت و ئەمە تەلەفۆنی غەزوورێک ئەگەر پیاو نیت و پیاوەتی خۆت پێت جێبەجێ ناکرێت کچەکەم بۆ کە بە تەکسیەک بۆ بنێرەوە ڕێکەویش کرد بێ ناو تەکسیەک ئەوتی خۆت نەدوێت من برایەک باسی کردی پێ تۆ خۆت نەدوێت کرد بە ناو تەکسیە بۆت چۆ تۆ وتت پێ پیاونیت بنش کرد بە ناو تەکسیەک بە تەکسی بناودۆ خۆشی نەیبردبوو دیکەواتە هەڵەیە بەڕێزان ئەمە خۆیەکی خراپە بۆیە خووە خراپەکان کتێبێکەیە بە ناوی هێزی خوو شتێکی زۆر باش و چاک مەزبوطە وەرە عەکسی کەرەوە بیکە بە خووە باشەکان بەخشینی پارە خوی باش ئێمە موسڵمان ئەبێ ئەهلی قەرز پێدان بین خوی باش ئێمە دەبێ هاوکاری خەڵک بین ئێمە دەبێ غەڵەت بۆ خەڵک ڕاستکەینەوە ئێمە هاوکاری دەوامی خەڵک بین ئێمە دەبێ کچ بۆ کوڕەکانمان بدۆزینەوە کوڕ بۆ کچەکانمان بدۆزنەوە ویشتە خەریکە عەکسە بێتەوە ئەوەی خەریکی قلیبلیە بە بۆتۆکس و فیلەر و بە سۆشیال میدیا و بە چاتین کشەکەی شتێ بۆ خۆی دۆزێتەوە کوڕەکە شتێ بۆ خۆی دۆزێتە ئەوەی خۆم ئەوەی من ئەی من و تۆ نەیکەین ئەی من و تۆ تەعارفێ نەکەین بە ناوی ئەوەی چی ڕۆژێکی پیسە پیاو ناوێرەوە کەس بۆ کەس بدۆزێتەوە ئێتەوە ئەوەی شەکەمان گەنات وا من کچێکم هەیە ئەی نابێت تۆ وەسفیکەی بۆ بەڕێزێک وا من برایەکم هەیە تۆ نابێت وەسفی کچێکم بۆ بکەی تا بیبێ بناسێرم بە ناوی ئەوەیش با کەس نەبینێ بە ناوی ئەوەش سنوونە شەرع نەبەزێنین ئەمە زۆر باشە هەمووی ڕاستە بە ناوی ئەوەش تێکەڵاوی نەبێ هەر زۆر باش و چاکە ئەی چۆنم کچ و کوڕێکتری بناسن ئەی نابێت جەنابەت بڵێ دکتۆر بەختیار برایەکت هەیە ئەهلی کاتی ژنێت تێڵم بڵێ فڵان کەس سێ چواریان هەیە الحەمدولillah تەخەڕوجی پەیمانگان تەخەڕوجی زانکۆن لە دایک و باوکیان ڕازیم خۆشتان لە داخلی هەواڵی کچەکان بپرسن بەس هەستەکەم زۆر باش ئاوا زەواجێ دروستە بێ ئەوەکانی تر بە چاتین و بە گروپ چات و بە بەزم و ڕەزم و بە نامە و نامەکاری و بە سناپچات و دەم خۆیە کاتە نوقڵ و قڵێ بۆ خۆیە دۆزێتەوە کەواتەمەش خراپە ئەمە خوێکی باش ئەوەیە کە ئێمە هەڵ بدەین مشوری کچ و کوڕەکانی خۆمان بخۆین سنگڵەکانی سەد بەدڵیانە لەن ئەگەر ڕەحمەتت لێ بێم خاڵە زۆر بە تەفسیل باسیکە درێژەی پێ بدە بەس بە جددی ئەمە حەقیقەتێکە اینجا کە سندوقمان هەبێ بۆ ژنهێنانی جەماعی اینجا زەکاتمان هەبێ بۆ سندوقی جەماعی ئومێ دەکەم کە دوای ئەم سمیناری من لە خەلیفانە کاکە 1/6 زەواجێکی جەماعی دروست دەکەین بۆ 50 خوشک و برا کێ بە 2 مسقال ئاڵتون بەشداریەکە سپۆنسەر کێ بە 500,000 بەشداریەکە بۆ 500 بۆ 1 نەفەر ملیۆن بۆ 2 نەفەر بۆ نمونە ئاوە زەواجێکی جەماعی تەرتیبات و 50 کەس و 1 هۆڵەگرین کەواتەوە هەمووی هۆڵی لە کۆڵ بووە هەوڵەدەین 1 ڕۆژ بێ و شیرینیەک و تەرتیبات کەواتەوە شیرینیشی لە کۆڵ بووە بە جەماعیش لەگەڵ دایک و باوکان کۆبینەوە هەوڵ بدەن بۆ نمونە لە چەند مسقالێک تێنە پەڕێکەوەتە ئەوەش ئاوە ئاڵتون چێکە دۆزینەوە 2 ئاڵتون چین ئەگەر فریا بکەین و مەجال هەبێ تۆ بڵێ ئەم شاعرە هەمووی فەقی بێ لەسەر ویلی و ڕینگ بڕوا هێواش شێواش تێرەکەی 50-60 ئایدە لەم بینایەوە زەواجی دەستکەوت هەر لێرە ڕەتە بێڵێت ئەم بینایە خێرم لێ بینیوە جارێک لە تەریشی مەقەڕێک ئیسلامیەوە ڕەتبووین بە سیارەیەک برادرە باسی گوتی وەڵاقی من ئەلێرا سوژدەی بۆ خوا بەرم وتم بۆ خۆمە مزگەوت نییە وتی کاک تۆ من ئافرەتێکم لە ڕێ ئەم بینایە خوای گەورە بە نسیبی کردم خێزا باسی خێزانی کرد وتی لە ڕێ ئەمەوە بەڕاستی ئەگەم ئەم بینایە هەستەکەم ئۆکسیجینم زیادە بێت شەبەکەم فولە بێت هەستەکەم نەبزم ڕێکە بێت ئەوە جار بۆ خۆش زۆر بە خۆشی باسی کرد بەس خۆشە یعنی هەستم کرد وەفا بوو بۆ ئەو بینایە چونکە خێرێکی لەم بینایە بینیوە
هەر بۆ کوچان و کوڕانش دەک تۆ وا بکە بزانە هەتا مردن ئەم بینایە هەموو جاری هەفتەی جاری نایە گسکی دەی مامە کورە هەموو ئاو تەرتیبات و مەزبوط لەسەر من و وعد بە سپلیتەکەش پاکردنەوەکەش بۆیە ئەوەش خاڵێکی گرنگ و مهمە کە ئومێ دەکەم خۆ باشەکان بەرەو کۆتاکان چوین خۆ من ئاگام لە خوی خراپ بێ و خوی باشمە بێ ئەبێ خراپە نەکەین دین فێرمان دەکات دەبێ خراپە نەکەین خراپە نەوعی زۆرە کە ڕەنگە من کەم تا زۆر حسابێکی لێرە مەجالێکی کەمم هەبێ بەڵام لە خراپەیەک دەربارەی خوا خراپەیەک دەربارەی وەلا و بەرا خراپەیەک دەربارەی عەقیدە خراپەیەک دەربارەی عیلاقاتمان لە چواردەوری من قەناعەتم وایە ئەو پەڕی خراپەکردنە بە ناوی ئەوەی داعوەتێکدا پێم نەوتراوە تۆ یەک دانە ساڵ سوێنە یان تەلاقە بیخۆی سەر بە ماڵی غەزوورتان نەکەی بەڕاستی خراپە بەڕاستی تۆ کەسێکی خراپیت خراپیت وڵی لە کەیسێکا بووم بۆ جیابوونەوە لە سلێمانی خوا شاهیدە کە چوون بۆ ماڵەکە ئەلحەمدولیلا دواییان گرتەوە کچەکەوتی وەرەوەرە دکتۆتی وتم سوچابینی وتی 6 دانە مانگە بە سیارەکەی لەم سوچە دامەنێت ئەڵێدانم جۆبڕۆرە بۆ ماڵی باوکت ئەم تۆزە نایەت بەس دەرەوە لە باوە جانەوە کچەکە بهێنایەوە ئەبێ لەم سوچەش سەرکەوم تا بەر دەرگاکەش ناهات وڵی خراپە تۆ خراپاکەی بە قوربان تۆ کابرایەکی خراپیت و بەعکسەوە تۆش ئافرەتێکی خراپی ئەگەر بەم جۆرە بی بۆیە ئومێ دەکەین دین فێرمان بکات کە دوور بین لە خراپەکردن کۆتا خاڵ بۆ جەنابتان دین فێری خۆشەویستی سۆزمانەکات ئێمە لە دینەوە فێر بووینە بەڕێزە عەجیبم لێ دەیسە موسڵمانی ئاوایە ڕقی لە فڵانە ڕقی لە هونەرمەند ڕقی لە سیاسی ڕقی لە مەلا ڕقی لە شێخ ڕقی لە سەید ڕقی لە دەوڵەمە ڕق لە دکتۆر ڕق لە موهاندیس من قەناعەتم وایە موسڵمان و دین ئاوای فێر نەکردوینە هەموویمان خۆشەوێ بەبێ ئیستیسنا بەڵام وەلا و بەرا هەندێکی بۆ جیا کردوینەتەوە تەنانەت ڕقمان لە فڵان کەسی شاویش لە خووەکەی لە خۆی نا وەکو مرۆڤ بەزەیمان پیادێ بەزەیمان پیادێ بەزەیمان پیادێ من زۆر جار گێڕامەتەوە ئەمڕۆ لە شوێنێک گێڕامە وتم گەنجەکە هاتووەڵی پێغەمبەری خوا ڕێگەم بدە زینا بکە بە سەحابە بۆیە بکێشتە بە پشتە ملیا تەختیکەن خوێکی خراپی هەیە پێغەمبەر خۆشەویستی سۆزی بۆ یاڵە وەرە کوڕم دانیشە سەحابە بوەستن کاکە بوەستن وازی لێ بێنن بێڵن وازی لێ بێنن بام گەنجە با تاتۆی پێوە بێ با زنجیرێکی پێ بێ باش ئێکی هەبێت با نوێژ نەکات دەبێڵن با من دوو قسەی خێر بکەم دانیشتووە بۆ دایکت بۆ خوشکت بۆ برات بۆ پورت دەی هێواش پیادێ و پێم وایە فەرموودەکەشتان خوێندوێتەوە گەنجەکاڵێ بۆ قێزەوەترین شت بەڕاستی لە ژیانمە ئەوە بوو بۆیە خۆشەویستی سۆز بەڵام کۆتایی پێنم بەرامبەر بە هەوا بەرامبەر بە ئۆکسجین بەرامبەر بە ژینگا بەرامبەر بە کارەبا بەرامبەر بە وڵات کاتێک کە من گەنجێک دێم محاسەبە یەکەم لە دل لە خەستەخانەیەکی حکومیە ئەڵێمە بۆ پێنجشەمە سپلی نەکوژەوە دکتۆری حکومەتە بەزایە ناچێ قەیناکە چی لێ بکەیت مویە لە بەرازە بێت یان چی تۆ لە پێنجشەمە سپلیتی نەکوژانە تۆی نالەبار هەتا شەمە بزانە چەند ئەمپێرەکە یعنی چی بە چی حەقێ کوڕم بە قوربان چاوەڕاست دەکەم نابێت تۆ خۆشەویستی سۆزە بۆ وڵاتە بۆ ئەو جادەیە بۆ ئەو بینایە بۆ ئەو دایرەیە بۆ هەموو ئەو شوێنەکان هی منە هی تۆیە هی ئەم وڵاتەیە مەملەکەتەیە وەڵڵا من کاتێک ئافرەتێکە بینم لە بەردەرگایەک بە سۆندا بە زەختی ئاوەکە بۆ کۆڵ بە قیرسیاکەم بە لە قۆ بچمە بانسەری یعنی چی تۆ ئەو ئاوە لە سەدەکەوە هەتا ئێرە دێت بزانە چەند ماتۆر و بەزمڕزمەکە تاگاتە ماڵی تۆش لە بەنیو سعات بەدەست پێ بزانە چەند لیتر ئاو سەرفەکەی لیتر وەرە زەربی بکە و تەقسیمی بکە بزانە چەند هەزار دینارەکە ئەمە باس ناکەین پانکردنەوە و وەک وەڵە دیفاع بێ لە حکومەت دیفاع لە خۆ وڵات لە ژیان لە گوزەران لە هەموو شتێک بۆیە خۆشەویستی و سۆز بۆ هەموو شتەکان زۆر گرنگ و میوە خۆشەویستی سۆز بەرامبەر بە دینداری بەرامبەر بە منداڵی بێباوک دەبێت لە ڕەمەزانەوە بیر لەوە بکەیتەوە ئومێدەکەم لە هەفتەی داهاتووە 5 و 2 بێن لەو دەرگایە سەلام عەلیک عەلیکە سەلام وەڵی هاتوومە حەز دەکەم کەفارەتی 2 منداڵی بێباوکم بۆم ڕەمەزانە تۆ 2 ئەو 150,000 ئەو 3 لە ئاخیرا کردێ 150 تۆش هەر ڕەنگە 150 200 کەس لا نووسرابێ کەواتە چەند گرنگە چەند مهمە بەڕێزێکی تر بڵێت برایەک باسی کرد لە مەقەڕێکا لەم مەقەڕە دینداریانی خۆمانە برایەک باسی کرد جارێک وتی کە هات لە دەرگایدا دانیشتێک ماگوتی چڕوچاوی نەوعێ بوو بە سەعارێکی ئاخر مۆدێل هاتبوو وەڵا هاتوومە بۆ شتێک دوای باسی کردبوو کە بەتەما بوونە 3 کەس بچن بۆ عەمرە
پێشتر ئەمرەی تریان کردووە لە گویان لە مامۆستایەک بۆ توانە شتی تر زەروترێ ڕێک هاتبوون بیدەن بە 3 پرۆسەی زەواج لەم گوزەرەی خۆتان بۆ بمرم لەکوێ بێنم سەتی وە 3 وەرەقە و 50 ڕێک بە مەبلەغ دای بپیان وتوبی ڕێک هەواڵمان پرسیوەکو نەزرێکمان کردووە 350 وەرەقەی تێدەچێت 350 وەرەقەی بدەن بە 3 پرۆسەی زەواج کە لەم گوزەریا دەکرێت کچە یان کوڕە ئاوا جوانە ئەمەیە خۆشەویستی سۆز بۆ گەنجێک لەو سەرجادە کە سەیری ئافرەتێکە لەبەرەوەی کە ناتوانێت خێزان و خانەوەدە دروستکە باکسەوە بۆ ئافرەتێکش دەم شار و مەملەکەتە کە نەیتوانیوە تا ئێستاکێ مێردێک و ماڵ و خێزان و خانەوەدەیە دروستکە بۆیە لە ئەنجامە ئێمە دەتوانین هەمومان خۆشبەخت و ئاسوود دەبین بۆیە کۆتا قسم بۆ جەنابتان دوای سوپاسگوزاری و دوای ئەوەی کە خوای گەورە ڕەحمان پێ بکا و ڕەمەزانێکی خۆش و ئاسوود دەبێویش ئەوەیە کە ژن و پیا و پێکەوە خۆشبەخت و ئاسوودەی دروستەکەن بەڕێزە بەتەنها نە پێکەوە جا شەت نییە نووس و نووس وە کۆڵی عارەب و تەنی 50 بە 50 زۆر جار دارایی لە لای پیاوە کۆمەڵاتی لە لای ژنە خێزان و خانەوادە لە لای پیاوە منداڵ پەروەردەکردن لای ئافرەتە زۆر جار پەروەردەکردنی منداڵەکان بەشێکی زۆری لای پیا و هەندێکی لە لای ئافرەتە بە تێکەڵاوی من قەت لەگەڵ تەنهایە نیم پیاو بڵێت من پارە پەیاکەم و ژنەکە تۆ ئاگات لە مناڵەکان بێ من وەکو دکتۆرێک پێتانەڵێم هەندی ئەخلاق ئەتەکێت ڕەوشت کەسایەتی کوڕ هەیە یان کچ هەیە لە باوکی وەرەگرێ ڕجولەت تیجارەت کاسبی قسەکردن تێکەڵاوی خەڵک پرۆبلم سۆڵڤین شێوازی چارەسەرکردنی کێشە ئەمانە بە زۆری لە کچ و کوڕ لە باوکی وەرەگرێ بنووسەت سەبر ئارامی تەحەمولکردن پەلە نەکردن ئیدارەی ماڵ ئیدارەی دارایەکی کەم ئەمانە بەشێکی زۆری سەرەکەی لە ئافرەتەوە وەرەگرێ لە دایکە وەرەگرێ بە کچەکە و بە کوڕەکەش ئافرم بۆ دایکی ها کوڕم 20,000 با پێ بێ ئەم هەفتە تۆ مەسرەفکە 50,000 پێ بێ کوڕە جوانەکەم یەکی متەوەستەی ئەم هەفتە تۆ مەسرەف کوڕم 5,000 بەرێ بۆ ئەمڕۆ کوڕم 7,000 بەرێ بۆ ئەمڕۆ ئاوا کوڕێکە لە 11 ساڵی و فێریکە ئیدارێکی ماڵی و ئیدارێکی ژیان و گوزەران بە دڵنیاییەوە دەتوانێت خۆشبەخت و ئاسوود دەبێت دووبارە هەموو لایەک بەخێر بێن ڕەمەزان مای خێر و خۆشی بێت خوای گەورە لە دەرد و بەڵا بە دوورمان کات هەر بەڕێزێک لەم مەجلیسایە سینگڵە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئاخر ساڵی سینگڵی بێت ئاخر ڕەمەزانی سینگڵ بێت دەبڵێن ئامین ئامین ئینشاءڵڵا کچ و کوڕەکانمان بچنە ماڵ و حاڵی خۆیان چکە بەڕاستی من زۆر هەستی پێ دەکەم یعنی لەلایەکەوە ئەوان با بڵێن ئەوان خەڵکیی خراپ و قێزەون زۆر مەبەستێتی پرۆسەی زەواج هەڵوەشێ و کەم ڕووبدا لێوە پۆڕن تەشەناسەنێ لێوە فەسادی لێوە خیانەت لێوە شتێک ڕین دەبێت و هەتا ئێمە بتوانین پرۆسەی زەواج بە قوتری کەین بەهێزتری کەین بە خۆمان بە دەوڵەمەنەکان بە زەکات بەخێر من دڵنیام گەنج و کچ و کوڕەکانمان باشتر خێزان و خانەوەدە دەکەن و هەمومان خۆشبەخت و ئاسوودە بین دووبارە بەخێر بن هەموو لایەک سەربەرز و سەرکەوتوو بن خوا زاتان باتەوە ئینشەڵڵا